سڵاتان لێ ببینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش. خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم براتە غازی لە خزمەتانداین بۆ گواستنەوەی یاری خولی نایابی ڕانیە. بەڕێزان، ئێمە خۆمان خۆشحاڵ زانین کە لەلایەن ئێوەی خۆشەویستەوە بەردەوام دەستخۆشی و پەیاممان بۆ دێت کە بەردەوامی لەسەر گواستنەوەی یاریەکەدا. ئەمڕۆ یاری ئەمڕۆژ لە نێوان تیپی وەرزشی سەرا و لەگەڵ تیپی کێوەڕەش. تیپی سەرا بە درێسی زەرد و تیپی کێوەڕەش بە درێسی شین یاری دەکەن. کەمێک پێش ئێستا تیپی کێوەڕەش توانی گۆڵی یەکەم تۆمار بکات، لە ئێستادا ئەنجامی یاریەکە بە گۆڵێکی بێ بەرامبەرە لە بەرژەوەندی تیپی کێوەڕەش. هێرشێک بۆ تیپی سەرا، تۆ بلا قاچی یاریزانانی تیپی کێوەڕەشدایە کە لێک بۆوان دروخستنەوە لەلایەن یاریزانی کێوەڕەش. هەڵدانێکی لێ پێش لای من ئاماژە بوونی ئۆفسایدەدا، هێرشێکی مەترسیدار بوو بۆ سەر تیپی سەرا. پێک هاتەی یاری ئەمڕۆمان تیپی سەرا هەرێکە لە دەروونوریا: ئیبراهیم عەلی، مەڕوان میکایل، هێدی عەلی، پشتیوە پێشەوا عەلی، سەرکەوت عەلی، هێمن کاکە، بێستون ئیسماعیل، نەشوان مستەفا، هۆگر عەبدوڵڵا، کارمەند خدر. یاریزانە یەدەکان: دابین محەممەد مستەفا، توانا ئیسماعیل، ئەحمەد محمود، مەنگوڕ سەردار، محەممەد ئەبوبەکر، هاوکار قادر، ڕامان محەممەد، ڕزگار ئیسماعیل، کۆژین محەممەد، لەگەڵ بەداخەوە یاریزانی کۆتایی ناوەکەی بەباشی نەنووسراوە. هەرێکە لە دەستەی سەپەرشتیار و ڕاهێنەری تیپی سەرا هەرێکە لە هاوکار ئەساف، کاروان تەها لەگەڵ شوان ڕەسوڵ. بەڕێزان، لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو تیپی سەرا و کێوەڕەش. دیارە گۆڵچی ئاماژە بە تاقەتبوون و عەزێتبوونی دەدا. تیپی کێوەڕەش پێکهاتی سەرەکیەکەی ئەمڕۆ بابەکرا، بەڕێز مەمەند پشدەر محمود، سەرباز ڕەسۆڵ، هێمن مینە مەلا، سەرکەوت پیرۆت، گۆران مەولود، باکۆ جەنجی، کامل محمود، هاوتا عەلی، هاوکار زاهیر. سەپەرشتیاری تیپەکەش نەژاد محمود، هونەر دڵشاد، هیدایەت ئەبوبەکر، یوسف محەممەد. بەڵێ بەڕێزان، یاریەکە بەردەوام بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی تیپی کێوەڕەش. سپاسان دەکەین گەر هاوکارمان بن، لایڤەکەمان بۆ شێر بکەن. ومێد دەکەین لایڤەکەمان هیچ کێشەی نەبێ بۆی بەرزی پلەکانی گەرماوە. بەڕاستی ئێستا لە ڕانیە پلەکانی گەرما زۆر بەرزە.
تۆپ ناوڕاستی یاریگادایە لە قاچی تیپی سەرا هێرشێک پێش دەخرێت لێدانێکی بەهێز بەڵام لەلایەن گۆڵچۆ دەگەڕێنرێتەوە offside. پاڵێک بۆ تیپی کێوەڕەش سپاسان دەکەین گەر بتوان لایڤی فەیسبوکمان بۆ شێر بکەن بۆی زۆرترین کەس ببینێت هێرشێک یاریزانانی تیپی سەرا ئاماژە بە بوونی فاوڵێک دەدەن کە گۆڵچی هاتووە دەرەوەی ناوچەی سزا
یاری نێوان هەردوو تیپی سەرا و کێوەڕەش بەردەوامە بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر هەتا ئێستا. یاریزانی ژمارە یەک گۆڵچی تیپی کێوەڕەش بەڕێز کاک هاوکار زایر گۆڵچی تیپی کێوەڕەشە و دەرونوریاش گۆڵچی تیپی سەرایە لە خولی نایابی ڕانیە. جێ ئاماژە بۆ کردنە ئەم یاریە بە داوەری هەرێکە لە هیوە عەلی، ڕزگار خدر، بەشدار عەلی، ڕەبین هەمزە بەڕێوە دەچێت. توپ لە قاچی مامۆستا ئاسۆدایە. یاریزانی ژمارە 25 فاوڵەکە جێبەجێ دەکات. خۆمان خوشحاڵ دەزانین لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی یاریەکانی خولی نایابی ڕانیە. بێستون بۆی تۆپ بە ناوبژوان کەوت، تۆپ دووبارەکرایەوە لە دانیشە ڕاستەوخۆ، بەڵام گۆڵچی بە شێوەیەکی زۆر جوان گرتیەوە. بەڵێ بەڕێزان ئەوگام بەژەمان پێدا ئێستا یاریەکە بە ئەنجامی
گۆڵێکی بێ بەرامبەر بەردەوامە. سپاس بۆیە بەڕێز. جێ ئاماژە بۆکردنە لەلایەن تیپی ئاماژە بۆکردنە لەلایەن تیپی وەرزشی سەرا. ئەمڕۆ ڕێزلێنانێک پێشکەشی تەلەڤیزیۆنی ڕانیەکرا لە پای گواستنەوەی یاریەکان و گیرگیرانی بە وەرزشی سنووری ڕانیە و یاری ڕاپەڕین بگشتی. سپاس بۆ بەڕێزیان مە دەکەین هەمیشە لە خزمەتی وەرزش و وەرزشکارانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و ڕانیە بەتایبەت بین. دووبارە سپاس بۆ تیپی وەرزشی سەرا. هێرشێک کارتێکی زەرد لێدانیشی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی تیپی سەرا
ژمارە 25 جێبەجێ دەکا بەڵام بۆ دەرەوەی گۆڵ. یاری نێوان هەردوو تیپی سەرا و کێوەڕەش بەردەوامە بە ئەنجامی گۆڵێکی بە بەرامبەر. سەرا بە درێسی زەرد و بە کێوەڕەش بە درێسی شین یاری دەکەن. هێرشێکی مەترسیدار و بەسەر گۆڵی کێوەڕەش، بەڵام دیارە یاریزان باش نەیتوانی کۆنتڕۆڵی تۆپەکەی بکات. تۆپ لە قاچی گۆڵچی تیپی سەرادایە دەرونوریە. پشکستنێکی جوان بوو، بەڵام نەیتوانی یاریزان بگاتە سەری.
میستەقەیەک لە گێمی یەکەمی یاری نێوان هەردوو تیپی کێوەڕەش و سەرا تێپەڕیوە. تا ئێستا کێوەڕەش بە ئەنجامی گۆڵێک لە پێشە. مەرەزان بتوانن لایڤەکە شێر بکەن بۆی زۆرترین کەس بیبینێت. جێ ئامۆژە بۆکردنە لێستادا ناوبژیوان خولێکێک پشودانی دا بە یاریەکە لەبەر بەرزی پلەکانی گەرما. بەڕێزان ئەم دەرفەتە بۆ دەخۆزمەوە کە پێتان ڕابگەێنین سبەی شەو کاتژمێردا با کاتی کوردستان بەرنامەی زانیاری تەندروستی لە وەرزی دووەمی پێشەش دەکرێت. سبەی شەو یەکەم بەرنامە پێشەش دەکرێت. ئەم بەرنامەیە لەلایەن ڕۆژنامەنووسی تایبەتمەند محەممەد مستەفا ئامادە و پێشکەش دەکرێت. بەرنامەکە گرنگی دەدات بە زانیاری تەندروستیەکان. تایدا پزیشکێک دیداری لەگەڵدا ساز دەکرێت و پرسیارەکە ئەنی ئێوەی بەڕێزی ئاڕاستە دەکرێت. بە سوپاسەوە بەشێکی زۆر لە پزیشکان ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ گفتوگۆکردن لەو بەرنامەیەدا و بەخشینی زانیاری. دەتوانن سبەی شەو کاتژمێر 10 شەو بینەری بەرنامەی زانیاری تەندروستی بن. زانیاری تەندروستی بە سپۆنسەری خێزانی تەندروست پێشکەش دەکرێت. خۆشحاڵین ئامارێکتان بۆ بخەینە ڕوو. ئەوی ژەوەیە ئەم مانگە لە دوای پەخشکردنی یاریەکانی یانی ڕانیەوە ئەم مانگە بە تایبەت بینەری پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیە بە شێوەیەکی زۆر باش بەرز بۆتەوە. لە چەند ڕۆژی داهاتوودا ئامارێکی نوێ بڵاو دەکەینەوە سەبارەت بەو لایک و کۆمنت و شەیرانی ئێوەی خۆشەویست بۆ لایڤ و بۆ پۆستەکانی پەیجی تەلەڤیزیۆنی ڕانی دەیکەن. ژمارەیەکی زۆر لایک و کۆمنت و شێرمان بۆ هاتووە بێجگەلەوەی کە پەیجەکە لە ئێستادا تەنها 30,000 لایکی هەیە بەڵام بە ملیۆن بینەری هەیە. سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بەردەوام هاوکارمانن لە لایک و کۆمنت و شێر. ئێستا پەیجەکە لە ڕیزی پەیجە بەناوبانگەکانی کوردستاندایە. هەمیشە بە پیشەیانە کاری ڕۆژنامەنووسی خۆمان دەکەین و هەمیشە هەوڵمان داوە ئەو بابەتانی کە لە پەیجەکە بڵاو دەکرێتەوە بابەتێک بن لە خزمەتی گشتی دابن. بەڵێ بەڕێزان لە ئێستادا ئۆفسایدێک لە بەرژەوەندی تیپی کێوەڕەش پێش دەخرێت بۆ یاریزانی ژمارە 90 بەڵام ناتوانێت بیگرێت دەڕواتە دەرەوە یاریگە.
تۆپێکی بەهێز بۆ ناوەڕاستی گۆڵ بەڵام لەلایەن گۆڵچی تیپی سەراوە زۆر باشی کۆنتڕۆڵکرا.
جیامەژە بۆ کردناوی ڕای ئەوەی کە وەکو تەلەڤیزۆنی ڕانیە ئەرکی گواستنەوەی یارەکە دەکەین ئەرکێکی تریشمان خصوص ئەستۆی خۆمان کە بتوانین وێنەی یارەکەش بگرین بە شێوەی فۆتۆ بەڵێ بەڕێزان سپاس بەڕێز سپاس بۆ کومنتە جوانەکانتان دانش ڕاستە خۆ بەڵام بۆ دەرەوە یاریگە
يلا سربة
گێمی یەکەمی یاریەکە بە کۆتا گەیشت بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە سفر لە بەرژەوەندی تیپی کێوەڕەش. سپاس بۆی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمان بوون لە گێمی دووەم دێنەوە خزمەتان.